بەخوای ئەو ڕۆسپێنیە من لە مارێ بووم تەلەفۆنیان لۆ گرتم گوتیان شۆفەرا لەوێ حەشەش سبێنێ گوتیان شۆفەرا لەوێ ئەو جێگای گوێ هەموو تێکدا و ڕسق و مسخانە گوتم باشە لۆ بۆ سبێنێت مالی ئەمە تەم دقیق ڕسق خۆلا بین گوتیان وەڵا کاکە هەمویان تێکدا و شۆفەر بردێتی وچ مەش هاتم چی هاتم وڵایەوە هەمووی هۆی لێکرا و تێک چۆ و بەخوا زیانمان زۆرە تا برێ زیانمان هەیە برێ زیان نەبی ئەو ڕسقی لێرە هەموو خەسارەوە هەیە بە ملیۆنەی لێرە هەیە بە 2 ملیۆن لێرە هەیە بە 200,000 لێرە هەیە بە 300,000 لێرەیە هەیە بە 50,000 لێرەیە هەنووە عشتی لێرە چەند کەس حسابی هەمووی لێرە ئیش بکەن زۆری لێرەیە من نازانم زۆر بە زۆرە هەر عەرەبانەی هەجێی چینە دوو کەسی دەش شریک بی پێکەوە ئیش بکەن بە قورئانە من ئەو ڕۆژی ئاگادار کراینەوە لێرە نەبوون ڕۆژە کاتن گوتیان کاکە جادە و گرتیان دەی بکشێنەوە هەمویان کێشاینەوە گوتیان لەخۆ لەو دی ڕەسیفی ئیش بکەن نه ئیش شوێنیان بۆ دیان نەکردن هیچ جێگەیان و داری نەکردن لێرە ئیش بکەن بەرە ئێمە هەموو تکارانە شکایەتن لێ دەکەن ئەوانە هەموو ئەم تکارانە لێرە کاسب بوون کۆمەرە ڕزق فرۆشە بوونەوە لە کاتی کەرنتینەی هاتی نێرانە مشکلیان نەبوو سەرەتا دواتر کە شارەوانی هات و ناوچە و ڕێکخراوانە هاتن گوتیانەمە 2 مەتر بکشێنەوە لە جادەی 2 مەتر کشانەوە هەرکەس بە سندوقی مێزی ئاسیشمان نەبووە بە سندوقی مێزمان دروست کردێ و ڕزقمان لە سدانە لە بەو دستانێکەوە قوڕ و باران بووە دامانە و شارەوانی هاتیە ئەو ڕۆژ بەیانی کەس ئاگای لێ نەبووە هاتێ شۆفەر لێدا هەمووی 6 قەلاب بەس ڕزق بار کردی هەموو نوێ 2 ئەوڕۆ پێشەمە دوونێ هەرکەس حسابی خۆی کردە لەو ئەوڕۆ ڕزقی هینە تێرە هەریەش بە 500 میلیۆنێکی زیاتر بەس دوونێ هینەیە ئێ لەوەی لێ بووە ئێستا هەمووی بردە و وەزعەکەی بە خۆ دەبین ئەوە لێ کردو لایەن پەیوەندداش کەس نایەت و کەس لێمان ناپێستەوە زۆر نزیکەی 100 ڕزق فرۆش دەبی زیاتر لێرە لەو سەرڕا هەتا ئاخری کسامان شێخان نزیکە وێندەرێ هەموو ڕزق فرۆشەیرە ئەو بەری هەمووی هەوا ئێستا بە هەمووی لێک دێ حیساب بکەی نزیک 3 دەفتەری دەبی ڕزق زیانمان پێکەتیا هەر یەکە و لە ملیۆنێکی کەمتر زەرەر پێ نەکەتیا شوێنەکە چ بوو گوتیانەمە 2 مەتر بکشێنەوە کشانەوە لە سەقسەی ناوچە و ڕێکخرا و شارەوانیش جەماعەتی ناوچە و ڕێکخراوی هاتن لێرە دەستخۆشیان لێکردین جێەکەمان بە پاک و خایەنی ڕاگر بوو ڕسمیان لەگەگرتین گوتیان دەستان خۆشببی ئەوە عیبینە 2 ڕۆژ پێش ئێستا مراقی بە کاتیا گوتی بکشێنەوە وەسلی دایتان دەکات دوونێ چوونە شارەوە ئەوە ڕێکخراو ئەوەی لەوێ تەلەفۆنیان لەو شارەوانی کردیا گوتی با کاسبی خۆیان بکەن ئەمە عیلاقەمان لێنە ئەوڕۆ کەس ئاگای لێ نەبوو هاتێ شۆفەر لێدا و هەمووی بار کردی و هەندێک خراپ کردی ئەو ڕستقا هەموو خاوێن و پاک و خایەن بۆ ئێستا کەس بێزنای بشکوە بزنیش ناخۆ ئێستا